Our next and final speaker is Dr. Harish Salim. Dr. Harish is a doctor in Bashuri, Kurdistan. He is the Deputy Director General of Health in the Slimani Directorate and one of the heads of the COVID-19 management team in Slimani. Dr. Harish, are you there? Let's just work this, see if Dr. Harish is with us at the moment. Yeah. أم كاسد باش دكتور بخير بي عفوا مايكروفونك باب زانم يشناكا هلو جلما بله أم كاتد باش دكتور بخير بي كاتب باش يو باش سلامت بي سپاس زور سپاس بو بەشداری کردنت لەم سەمینارە سپاس بۆ ئێوە دکتۆر با بە پرسیاری یەکەم دەست پێ بکەین بارودۆخی ئێستەی کۆڤید لە نەخۆشخانەکانی باشووری کوردستان چۆنە؟ بەڵێ هەر بەگشتی باشووری کوردستان و تایبەتیش ناوچەی سلێمانی ناوچەیەکی گەرمی کۆڤیدە لە ئێستادا لەبەرەوە ئێمە ئەگەر بگەڕینەوە تۆزە بۆ دواوە بۆ سەرەتای سەرهەڵدانی کۆڤید کە لە بیدایەتی مانگی دوا بوو لە توان بەڵام لە ناوەڕاستی مانگی دوا بوو لە هەرێمی کوردستان و تایبەتیش لە سلێمانی چونکە ئێمە خۆتان نەزانن سلێمانی سنوورێکی فراوانی هەیە لەگەڵ وڵاتی ئێران و نزیکەی 150 کیلۆمەتر لە ڕێگەی پێنجێنەوە ئێمە سنوورێکمان هەیە و جگە لەوەش لە خواروترەوە لە ڕێی خانەقین و کەلار و کفریەوە لە ڕێی مەرزی پەرویزخانەوە سنوورێکی فراوانیشمان هەیە لەگەڵ ئێران لەوێشەوە و جگە لەوەش ئێمە هاتوچەیەکی زۆری گەشتیاری بازرگانی زۆر هەبووە لەگەڵ وڵاتی چین و لەگەڵ وڵاتانی تری ئەوروپا سلێمانی وەکو هێڵێکی گەرمی ڕوبەڕووبوونەوەی کۆڤید ناسرا بوو لە ناوچەکە لەبەرەوە ئێمە هەر لەو کاتەوە ئەتوانم بڵێم ژوورێکی ئۆپەرێشنمان دروست کرد لە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بە هاوکاری پارێزگاری سلێمانی و هەندێک لایەنی ئاسایش و لایەنی تر کە پێویست بوو لەو کاتە ئێمە دەست بەکاربین بۆ ئەوە توانیمان ئەم فترەی دوو مانگی یەکەمی کۆڤید کە بە فترەیەکی ئەتوانم بڵێم سلێمانی وەکو نمونە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەست نیشان کرابەوەی توانیمان بەرەنگار و باش بینەوە ئێمە ئیجرعاتەکانمان زۆر باش دەست پێ کرد ئێمە لە یەکەم دەستپێکی ئیشەکانمان هەر دەستمان کرد بە کارنتینکردنی خەڵک ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتە هاتن ئەوانەی لە ئێرانەوە ئاهاتنەوە چجا ئەوانەیشی کە لە وڵاتانی تریشەوە ئاهاتن کارنتینکردنی ئێمە دەستی پێکردووە دوای ئەوەی کە کەیس دیتێکشن کراوەتە حاڵەتەکان دەستنیشان کران ئێمە کەوتینە کۆنتاکت تریسینگ بۆ هەموو ئەو حاڵەتانەی کە هەبوو کە توانیمان بەڕاستی لەم کۆنتاکت تریسینگە ئێمە هەم لە ڕێی کەرەنتینکردن هەم لە ڕێی کۆنتاکت تریسینگ کۆنتترۆڵی بارودۆخی کۆڤید بکەین لە سلێمانی بە درێژایی 2 مانگ و نیو ئێمە تەنها 142 حاڵەتی کۆڤید لە سلێمانی تۆمارکرا لەوانەیان 4 کەسیان جانیان لە دەستدا کە بێگومان ئەوانش ئەڵد ئەیج بوون زۆر بەیان و کۆمۆربیدیان هەبوو لەگەڵ ئەوەشا کۆمەڵێک نەخۆشی تریان لەگەڵا بوو بە نسبەت هەولێر و دهۆکەوە حاڵەتەکان کەمتر بوو وەک لە چاو سلێمانی بەڵام هەر چۆنی بێت هەر سلێمانی هێڵە گەرمەکە بوو بۆ کۆڤید ئێمە ئیجرعاتەکانمان لە جاری یەکەما بەو شێوەیە بوو هەر زیاتر کۆنتاکت تریسینگ و ئەو حاڵەتانەشی کە ڕاستی لەلای ئێمە ئەدمیشنەکران هەمویان ماڵ تو مۆدرێت کەیس بوو 2-3 حاڵەتی کەیسی سڤیرمان هەبوو لە جاری یەکەم ئەمە ئەم گەڕە کۆتایی هات و دوای ئەوە ئەتوانم بڵێم سێشنی دووەمی کۆڤید لە دوای 2 هەفتە ستیبڵیتی جارێکی کە هاتەوە کە ئەم جاریان بە شێوەیەکی سڤیر و بە شێوەیەکی بربڵاو لە ناوچەی سلێمانی سەری هەڵدا تا ئێستاشی لەگەڵدا بێ بەردەوامە لەبەرەوە حاڵەتەکان
زۆر زیادی کرد و ئەتوانم بڵێم هەڵکشانێکی زۆر لە ژمارەی توشبوون هەبوو و ڕۆژانە لە نێوانی 150 بۆ 200 نیو کیس دیتێکشنەکرێت ئێستاشی لەگەڵ بێت بەڵام ئەتوانم بڵێم لەم هەفتەی پێشوو تقریبان 10 ڕۆژێکە بێت ئێستا کێرڤەکەمان فلاتە و سلێمانی تۆزە لە ڕووی توشبوونەوە توانم بڵێم ستیبڵە نە ئینکریزی حاڵەتەکانی و نەدیکریزەیە کەواتە ئێمە ئێستا لە حاڵەتێکی ستیبڵین لە کێرڤێکی فلاتین تەسەورەکەین گەیشت بێتی نەپیک و بەرەو دابەزیم بڕۆین بەڵام هێشتان ئێمە چاوەڕێی ئەم هەفتە و 10 ڕۆژەی دواییەکەین بۆی بزانین ئەگەر جارێکتر ئەمە بەرز بێتەوە یان نا بەڵام بەگشتی بارودۆخی کۆڤید لە سلێمانی باش نەبووە و ئێستاشی لەگەڵ بێ ئەو حاڵەتانەی کە دروستە بێ یاخود بن بە نیو کیس ئەوانن کە ئەدمیشنیانەکەین زۆربەی زۆری حاڵەتەکانی ئێمە ئەتوانم بڵێم 180 بۆ 85 ئێسمتماتیک و ئەوانن کە ماڵ کەیسن ئەوانە ئێستا ئۆتۆماتیکی هۆم کەرنتی نەکردن هۆم ئایزۆلیشن نەکرێن و لە ماڵەوە لە ڕێگەی پێدانی ڕێنمایی تایبەت و لە ڕێگەی پێدانی ڕێنمایی چارەسەر و خۆپارێزی لە ماڵەوە چارەسەر وەرەگرێن ئێمەش پزیشکەکان تیمەکانی ئێمە لەگەڵ کۆنتاکتیان هەیە لەگەڵ ئەم نەخۆشانە و لە ڕێی هۆتلاینەوە هێڵی گەرم و ئەمانە ئەتوانن پەیوەندی بکەن بە سنتەرەکانی کۆرۆناوە ئەگەر هەر حاڵەتێک یانیشانەی تازە یاخود کە بەرەو سڤیریتی ڕۆیی لای ئێمە سەقام گیر بۆتەوە لەو حاڵەتە بەڵام ئەوانەی کە ئێستا ئەدمیشن نەکرێن بەداخەوە کەیسی سڤیرن و ئەتوانم بڵێم لە سلێمانیا ئێستا حاڵەتانی کە هەن نزیکەی 250 حاڵەت لە ناو نەخۆشخانەکانی ئێمە ماونەتەوە و چارەسەر وەرەگرین ئەوانەشی کە ماونەتەوە زۆربیان زۆری ئەنستێبڵن لە نێوانی ئەم ژمارەیە 204 کەس ئێستا لە ژێر ئۆکسجیندایە بەڵام خۆشبەختانە تا ئێستا هیچ کەسێک نەچۆتە بڵین ئەوەی کە ئێستا ماوەتەوە هیچیان لە ژێر ڤێنتیلەیتەرانین هیچیان لە ژێر ئامێری هەناسەدانانین ئەوەی کە هەیە زیاتر ئۆکسجینی بۆ بەکارێت و 11 حاڵەتیشمان لە ژێر سیپاپایە ئەوەی تریش ماوەتەوە ئێمە ڕۆژانە ئەگەر کەیسی نیو کەیسە بێت ئەیان هێڵینەوە ئەوەی کەش ڕۆژانە دیسچارجی کەیسیشمانەیە کە بۆ نمونە ئەمڕۆ دوێنێ نزیکەی 20 کەس دیسچارج بوون لە سنتەرەکانی ئێمە لە سلێمانی لە هەولێر و دهۆک تا ئێستا بەو شێوەی سلێمانی نییە حاڵەتەکان کەمترن لە سلێمانی بەڵام ئێمە بەڕاستی ئەوەی کە هەیە وەکو پێم وتن هۆکاری زۆری کەیسەکان لە سلێمانی پەیوەندی بە مەسەلە جوگرافیەکەی سلێمانیەوە هەیە بۆ ئاڵ و گۆڕە بازرگانی سلێمانیەوە هەیە بۆیە لە سلێمانی حاڵەتەکان زیاترن و کەیسەکان ئەوەشی کە ئێوە خۆشتان نەزانن هەتا کەیس زۆرتر بێ حاڵەتی سڤیری زیاد دەکەوە ڕێژەی مردن بە دڵنیاییەوە ئەبێتە هۆی ئەوەی کە ڕێژەی مردنی زیاد بکە. بەڵێ زۆر سپاس دکتۆر ئەوە باسی سیپاپ و ڤێنتیلەیشنت کردووە ئایا پێدەویستی و کەلوپەلی پزیشکی تەواو لەبەردەستە لە سلێمانی؟ خۆشبەختانە لەسەر مەسەلەی کۆڤید ئێمە خۆتان نەزانن سیستمی تەندروستی هەرێمی کوردستان سیستمێکی بڵین هەم سیستمێکی کۆنە هەم ژێرخانی تەندروستی لە هەرێمی کوردستان ژێرخانێکی پتەونیە بۆیە بەڵام لەسەر مەسەلەی کۆڤید بەڕاستی چ حکومەت چ لایەنەکانی تر یاخود خەڵکی خێرخواز یاخود ئەو ڕێکخراوە خێرخوازیانەی تر لەگەڵ ئێمە بەڕاستی هاتوون و باشیش هاوکاریان کردوین ئەتوانم بڵێم دەستگیرۆیان نەکردوین لە دابینکردنی پێداویستی و زۆربەی نەخۆشخانەکانی ئێمە لە ڕووی پێداویستیەوە کێشیان نییە یەک کێشەی ئێمە ئەگەر هەبێ لە بڵین گواستنەوەی پێداویستی مەسەلەن ئێمە ئەگەر بۆ کیتی دیتێکشن یاخود ئەکستراکشن لە PCR زۆر جار کێشەکەمانەوە بووە لە وڵاتەکانی کەەوە داوامان کردووەوە
خۆشتان ئەزانن ئاسمان یاریێمی کوردستان هەمووی عراقیش داخراوە بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە توانیومان لە ڕێگەی کارگۆ لە ڕێگەی شتی ترەوە لە ڕێگەی شوێنیشترەوە ئەم مەوادانە یاخود ئەم پێداویستیانە بگەینە سلێمانی یاخود هەرێمی کوردستان و دابینیان بکەین بەڵام ئەوە وای کردووە جاری وایە درەنگ گەشتووە یاخود ئێمە تووشی ئەزمەی یاخود تووشی کەم و کوڕی لە پێداویستی تاقیگەکان بووین لە هەرێمی کوردستان بە تایبەتیش لە سلێمانی چکە زۆر جار کیتەکان ئەو کیتانە مەجبور بووین کیتی تر بەکاربێنین مەسەرەن پێشتر ئێمە لە سلێمانی ئەو کیتانەمان لە UK بۆ ئاهات لە بریتانیا و ئەمانهێنا لە ڕێی شخصیەوە عیلاقاتی شخصیەوە پەیوەندی شخصیەوە دواتر کە کیتەکان کەم بوونەوە تۆزە بە ئەستەمە گەشتە دەستمان و دوایەوە پەلاماری کیتی کەمان داوە لە ڕێی وڵاتی ترەوە کیتی ئەڵمانیمانێناوە کیتی تورکیمانێناوە کیتی سینیمانێناوە بەڵام ئەمانە هەمویان وەکو یەکدین بۆ ئیشکردن بۆیە ئاستەنگمان لەو شتانە بۆ دروست بووە لە ئاستەنگی تەکنیکی بووە زیاتر نەک ئاستەنگی ئەوە چکە بەڕاستی لەسەر مەسلەی دابینکردنی پارە و بودجە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیش زۆر ئەم جارە باش هاتنە پێشەوە لەسەر مەسلەی کۆڤید لەسەر دابینکردنی پێداویستی خۆپارێزی وەکو PPE-یەکان ئێمە بەڕاستی ئەتوانم بڵێم سلێمانی تا ئێستا تووشی هیچ کەم و کوڕێک نەبووین لەو ڕۆەوە زۆر بە تێری ئیشمان لەسەرەوە کردووەوە هیچ شوێنێکمان نەبووە کەم و کوڕی هەبێ ئەوەی کە تۆزە کێشە بووە بۆ ئێمە دابینکردنی ئۆکسسیژین بووە لەبەرەوەی ئێمە پێشتر پێداویستی ئۆکسسیژین بۆ منطقەی سلێمانی و ئەتوان بڵێم هەموو هەرێمی کوردستانیش تایبەت بووە بۆ هەنێک شوێنی دیاریکراو لە ICU-کان و لە هەنێک نەخۆشخانە پێویست پێ بۆ بەڵام خۆتان نەزانن سنتەرەکانی کۆرۆنا بە تایبەتی لە سلێمانی ئێمە 4 سنتەری داخڵکردن یاخود ئەدمیشنمان بۆ نەخۆشەیە ئەو 4 سنتەرانە هەمویان پێویستیان بە سیستمی ئۆکسسیژینی مرکزی بووە لە هەموو سنووری پارێزگای سلێمانیش دوو کارگەی دابینکردنی ئۆکسسیژینی هەیە ئەو دوو کارگەیەژێکیان تایبەتە بە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی کە ئۆکسسیژینی مێدیکاڵ بەرهەمهێنێ ئەوەی تریشیان کارگەیەکی تری ئەهلیە کە ئۆکسسیژینی شل بەرهەمهێنێ کە پێویستە کات بکرێت بە مێدیکاڵ و اینجا بۆ ئێمە دابیکرێ بەڵام ئێستا ئێمە توانیمانە ئەوچی شێش لەسەر بکەین و کەمی نەبێ بە کێشە ئێستا ئەتوانم بڵێم لە ڕووی بینەوە ئێمە ئەوەیە کێشەمان لە سلێمانیە تەنها ئەوەیە نەخۆشخانەیەکمان نییە تایبەت بێ بە نەخۆشیە گوازراوەکان لەبەرەوە ئەتوانم بڵێم پلانی داهاتوومانەوەیە بۆی بتوانین نەخۆشخانەیەک دروستکەین تایبەت بێ بە نەخۆشیە گوازراوەکان بۆی لە حاڵەتی چی کۆڤید یاخود ئەوەی پێشتر H1N1 لە سلێمانی و لە هەرێمی کوردستان بڵاو بوو پێش کۆڤید و دوای ئەوەش نازانێت چیتریەت لەبەرەوە ئەبێ نەخۆشخانەیەک تایبەت کرێ بەو حاڵەتانە بۆی بتوانین ئێمە لەو کاتی و ئەزمانەیە کۆنتترۆڵی بارودۆخەکە بکەین و بتوانین زۆربەی ئەو نەخۆشخانە لەو نەخۆشخانەیە داخڵکەین کە ئێستا بەداخەوە ئەو نەخۆشخانەی کە دابینمان کردوون هیچیان تایبەتمەندێتی تەواویان نییە بۆ کۆڤید بەڵام ئێمە توانیمانە ئەو نەخۆشخانانە و ریکۆنسترکشن بکەینەوە و ئیکویب بکەینەوە بۆی بتوانین لە بۆ حاڵەتەکانی ئەوەی کە ئێستا لە سلێمانی و لە هەرێمی کوردستان هەیە سوودی لێ ببینین. زۆر سپاس دکتۆر. دکتۆر هێرش بۆ هەندێک خەڵک لە کوردستان تا ئێستش بڕوا ناکەن کۆرۆنا هەیە؟ خۆی دوو حاڵەت هەیە. یەکەم مەسەلەن یەکێکیان تایبەتە بەڕاستی بە سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستان کە بەداخەوە وەکو خۆتان بینیتان ئێمە نزیکەی مانگونی وەک کارانتینی خەڵکمان کرد و لۆکداونمان کرد لە هەموو هەرێمی کوردستان بە تایبەتی لە سلێمانی ئەو لۆکداونە بەڕاستی بە شێوەیەک بوو کە خەڵک هەمووی لە ماڵەکانیان بووە زۆربەی خەڵکیش خۆتان نەزانە هەرێمی کوردستان خەڵک بژێوی ژیانی لەسەر دابینکردنی پارەی ڕۆژانە هەیە و یعنی
حدێکی هەیە بۆی بتوانێت خۆی ژیانی خۆی دابیکە حکومت نەیتوانی بژێوی ژیانی خەڵک دابینکەوە سەرڕای ئەوەش دابین نەکردنی موچە بۆ فەرمانبەران وای کردو کە خەڵک گومانی لا دروست بێکەم ئەزمەی کە هەیە حکومت بە ئەنقەس دروستی کردووە ئەوەیە کە بووە بە هۆکاری ئەوەی کە ئیتر خەڵک لە ماڵەکان نێتە دەرەوە و حکومت مەسلەی کۆرۆنا بۆ ئەوەی بەکاربێنێت بە سوودی خۆی بۆی هەم موچە دواکەوێ هەم ئەزمەیەکی مالی یاخود ئەزمەیەکی دارایی گەورە دروست بێت ئەمە یەکێک بوو لە هۆکارەکان هۆکارەکەی تر بەداخەوە ئەم هۆکارەی پێشوو ینی وای کرد کە ئەم کارەساتەی کە ئێستا هەیە ئەم شێوە زۆر بەربڵاوی کۆرۆنا کە ئێستا هەیە ئەو شێوێ بڵاو بێتەوە هۆکارێکی تریشی ئەوە بوو کە لە بیدایەتە لە سێشنی یەکەم ئەتوانم بڵێم سێشنی یەکەم بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا زۆربەی کەیسەکانی ئێمە مایاڵ بوون یاخود ئێسمتماتیک بوون لەبەرەوە هەرچی ئەو خەڵکانێتی کە سەیریانە کرد باوەڕیان ناکرد خەڵک تووشی کۆرۆنا بوو بێ وایە نەزانی ئەمە سیناریۆیەکە داڕێژراوە خۆی حکومت دەسەڵات ئەم سیناریۆی داڕشتۆ بۆی بیان و بدات بۆی خەڵک کەرنتین کرێ بۆیە ئەم خەڵک کە سەیریە کرد هیچ نیشانەیەکی نییە و لە نەخۆشخانەکان داخەڵەکرایە خود کەرنتی نەکرا ئیتر متمانەیان بە ڤایرۆسەکە نەبوو یاخود ئەتوانم بڵێم ڤایرۆسەکان وەکو وەهمێک سەیرە کرد ئەمانە وای کرد کە بەڕاستی متمانە نەمێنێ لەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا وجودی هەیە بەڵام ئەوەی کە ئێستا هەیە ئەوکەی ئەو ڕێژەی زۆرەی کە خەڵک تووشە بێ و ئەو ڕێژە زۆرەشی کە خەڵک جانی لە دەستداوە بەداخەوە وای کردووە کە ئێستا متمانەیەک دروست بێتەوە خەڵک زیاتر وشار بێتەوە و هەر ئەوە ژوای کردو ئێستا ڕێژەی هەم توشبوون ئەتوانم بڵێم سەقامگیر بێ و خۆشببختانەش ڕێژەی مردن لە سلێمانی ئەتوانم بڵێم کە نمونەیەکە بۆ هەموو هەرێمی کوردستان ئەم ڕێژە توشبوون و یا ڕێژەی مردنە بە شێوەیە کەم بۆتەوە کە هەستی پێکرێت ئەمێنێتەوە ئێمە چاوەڕێکیم بزانین لەم چەند ڕۆژەی ئایندەیە لە چەند هەفتەی ئایندەیە چۆن هەڵسوکەوتەکەین و حکوومەت یاخود ژووری ئۆپەراسیۆنەکان کە تایبەت کراون بە کۆرۆنا چ بڕیارێکە دەن بۆی بتوانین ئەم مەسلەی پرۆتێکشنە بەردەوام بێ سێلف پرۆتێکشنەکە بەلایەنی ئێمە زۆر گرنگە و ئەتوانم بڵێم نمونەیەکی باش بووەوە ئێمە وەکۆ بەڕێبەراتی گشتی تەندروستی وەکو سنتەرەکانی کۆرۆنا هەستمان پێکردووە کە ئەم سێلف پرۆتێکشنە بەڕاستی بۆ ئێمە بووە بە قەڵغانێک بۆی بتوانین حاڵەتەکان وردەوە دەبرە و کۆنتڕۆڵ بەری یعنی بەڕێی ئێوە حکومەت و خەڵک پێویستەی چی بکەن بۆی ژمارەکانی توشبوونی کۆرۆنا کەم بێتەوە خۆی حکومت لە سەرەتی جارێ پێشەموو شتێ دامێکی تەواو هەم کارمەندانی تەندروستی ئەوانەی لە سنتەرەکانی کۆرۆنا بە تایبەتی ئیشەکەن ئەوانە دامێکی واتە ینی بە شێوەیەکی باش پشگیری بکرێن و دابینکردنی هەموو پێداویستیەکانی ئەوەی کە خۆپارێزیەوە پێداویستیەکانی ژیان بۆ پزیشکان و کارمەندان ئەمە نقطەیەکی گرنگە چونکە تۆ ناکرێت خۆت بخەیتە ژیانی خۆت بخەیتە مەترسیەوە و لەلایەکشەوە ماڵ و خێزانەکەت لە برسان بمرن ینی ئەمە دوو فاقیە لە ئیدارەدانا لەبەرەوە حکومت لە سەرەتی ئەبێ بژێوی ژیانی خەڵک دابینکە و پێداویستی خەڵک دابینکە بۆی خەڵک قەناعەتکە ئەگەر لە ماڵی شەوە بێت نیێتە دەرەوە ئیتر نامرێ لە برسان یا خود بژێوی ژیانی پێیاکات و لەسەر خەڵکیش پێویستە کە مۆزۆی کۆرۆنا بەڕاستی بە جددی وەربگرن مۆزۆی کۆرۆنا ڕاستە گەر پێشووتر خەڵک بە شێوەیەکی کەم توش بوو بێ یاخود بە شێوەیەکی هێواش یا مایڵ تووشی حاڵەتەکە بوو بێ بەڵام ئێستا حاڵەتەکان زۆر سەختن دژوارن و ڕوبەڕووی مردن نەبینەوە لەبەرەوە پێویستە خەڵک زیاتر سێلف پرۆتێکشن بکات مەسلەی تاک پارێزی خۆی خود پارێزی خۆی ئەوەی کە و پاراستنی دەوروبەرەکەی خۆی بە بابەتێکی گرنگ وەربگرێ بۆی بتوانین ئێمە باری سەرشانی ناوەندەکانی کۆرۆنا تۆزێک سوکەینەوە و حکومەت و هاوڵاتی من جاری پێشوش وتم هاوڵاتی پشکی شێری بەرکەوت لە
بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە حکمی ئەوەی کە توانی بەرەنگار بێتەوە بەوەی خۆی پاراست بەوەی ئێمەش و خەڵکی کەشی پاراست بۆیە هاوڵاتی دەرەجەیەک لە سەرەتی ئەمە بکە و دوای ئەوەش حکوومەت لە ڕێی دابینکردنی ئەم پێداویستی و ئەم بژێوی ژیانی خەڵکە بتوانێت دڵنەوەی خەڵک بداتەوە بۆی بەردەوام بێ و لەگەڵ ئەوە شاپێویستە ئیجراعات لەگەڵ ئەو شوێنانە بکرێت کە بەڕاستی سەرپێچی بڕیارەکانەکەن سەرپێچی ئەم ڕێنمایانە ئەکەن کە ئێمە دەریەکەین وەکو بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی چکەگە تۆ ئێمە لێپێچینەوە لەگەڵ ئەو شوێنانە نەکەین ئەوە بە دڵنیاییەوە بابەتی خۆپارێزی بەلا ڕێدا ئەبرێت و وە دیسانەوە جارێکتر ڕوبەڕووی خەیرانی توشبوون و هەڵکشانی ژمارەکانە بینەوە. زۆر سپاس دکتۆر.